پەرساندنی گرژی و ناڕەزایەتی خۆپیشاندەرانی عێراقی لا پرسا گەرمەکانی شیکەرەوە سیاسی و ئەکادیمیەکاندا جێگای هەڵوێستەکردنە کەوا دەبینرێ ئەوەی خۆپیشاندەرانی بەم دۆخە گەیاندووە بێ ئومێدبوونیانە لە چاکسازی و بەدەنگەوە نەهاتنی دەسەڵاتدارانە بۆ داواکاریەکانیان کە تا دێت دەسەڵات و خۆپیشاندەران لە یەکتر دوور دەکەونەوە. سببی ئەم ئاڵۆزبوون و ناسەقامگیری عێراق بێگومان هۆکاری ناوخۆیی هەیە و هۆکاری دەرەکیش هەیە. هۆکاری ناوخۆیەکەی دەگەڕێمەوە بۆ ئەوەی کە بەڕاستی تا ئێستا حکوومەتی عێراقی لە ساڵی 2005ەوە نەیتوانیوە داخوازی کۆمەڵانی خەڵکی عێراق وەکو خۆی جێبەجێ بکات. بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم عێراق لە ترۆپکی فەسادی ئیداری و مالیدایە. سببی زیادبوونی کێشەکان لە عێراقا بۆ ئەوە گەڕێتەوە کە هاوڵاتیان لە جێگەیەکن بیرکردنەوەیان جێگەیەکە جۆرێکە لە هەمان کاتە دەسەڵاتی سیاسی و عەقڵێتی سیاسی لە عێراق بە جۆرێکی کە بیرەکاتەوە لە چارەسەرکردنی کێشەکان. دۆخی عێراقی بە دەرنیا لەو دۆخەی کە زۆرێک لە وڵاتانی ناوچەکەی گرتوتەوە بە نمونە لە لیبیا و سووریا بۆ چارەسەرکردنی ئەم بارگرژیانە پێشنیاد و بۆ چوونی جۆراوجۆر دەخرێتە ڕوو کە ڕەنگە بە گرتنەبەریان چارەیەکی مامناوەندی بۆ دۆخەکە بکرێ. لە ئێستادا باشترین چارەسەر بۆ دەربازبوون لەم بارودۆخە یەک بەستنی کۆنگرەیەکی نێودەوڵەتیە لەسەر ئاستی وڵاتانی دنیا و دەستڕۆیشتوو لە دەوڵەتانی هەرێمی و بە بەشداری عێراق کە ئەو دەوڵەتانی کە کاریگەریان هەیە لەسەر سیاسەتی عێراقی و لەسەر سیاسەکانی عێراق هاوشێوەی ئەو کۆنگرەی کە لەسەر لیبیا بەسرا بۆ چارەسەرکردنی کێشەی لیبیا دەبێت کۆنگرەیەکی نێودەوڵەتی بەسری ئەمە یەک دوو هەڵبژاردننی پێشوەخت. چارەسەر ئەوەیە کە پێویستە دەسەڵاتی سیاسی لە عێراق بیرکردنەوەی گۆڕانکاری تا بکرێت. وا تێنەگا کە بە گۆڕینی کەسێک لە کەسێکەوە بۆ کەسێکی کە بەشێکی زۆری داواکارەکانی هاوڵاتیانی عێراقی جێبەجێ کردووە. ئەوەی کە ئێمە بینین لە خۆپیشاندەران ئەوەیە کە خەڵک دەسەڵات ینی خەڵکی خۆپیشاندەر دژی کەسێکی دیاریکراو نییە وەکو شەخص بەڵکو دژی سیستەمەکەیە. ڕژانی خوێنی هاوڵاتی عێراقی زیاد لە هەموو کات لە گۆڕەپانەکانی خۆپیشانداندا بۆ تا دیاردە و ئەوەش نیشانی ئەوەیە کە دەسەڵات نایەوێ گوێی لە دەنگی ناڕەزایەکان بێت کە بەردەوام داوای چاکسازی و گۆڕانکاری لە کۆی سیستەمی بەڕێوەبردندا دەکەن. عومەر کەریم گەلی کوردستان، سلێمانی.